ورسوني الو. باش كاك عبد الجبار الو. جمليتك كاك عبد الجبار يا اخوة. باش وضعتك سباس دكم الحمد لله. كاك عبد والله الجبار يا اخوة زو سباس. ممنونم أتصرف زماني دادوري كردستاني ونيا بلا فيلم جناب شيء. من نوم قادر نادر الأولاد السويدم عند بسيارو أو من هي لبرزت والله لباريتي. والله يدو سيدوسي هيا مس أجر بوار بدي يترك بسيار اللي ذاك توس بله. کەسایەتێکی یەکێک لە کەسایەتێک دیارەکانی ناو ئیدارەی هەرێمی وەنیا بله. ئیتر کەسێکی پریڤات نییە هەتا ئەوە بی ئەو شتانەی ڕەبتە بە ژیانی ڕۆژانەی ئێوە اما علاقة ما لا ما علاقة بس بدعاوى السلطة القضائية ولا هي علاقة ما باش تكونية. ئێ باشە کاک عەبدولجەبار ئەتوو بەرپرس بووی لە دۆسیەی شەنگاڵ لیژنەکەتان بە چ گەیشت وەنیا لەو تاوانەی کرا کە ئەو هەموو خەڵکە هذا شيء شنقة. لە دۆسیەی شەنگاڵ بەرپرس نەبووی سەرۆکی لیژنە نەبووی لێکۆڵینەوە بکەی لۆ چێ شکستە تووشی ئەوە بوو وەکو حاکمێک والله ما تحقيقات ماله موضوع كذا وموضوع كذا بس هذا شو تيبري. بەس ڕووداوەکی گەورەی مێژوویە کاک عەبدولجەبار هرم كردستان وبنسبة هموان قوربوا يعني. بله. طبعا شي دولي واقليمي شابو بلا مخيرا وعن ذكر منطقة بكوتب دستي أولا دستك بواي ذكر كان بجيني وجنوسايدي خلق كيف بكري يعني دياربو دستيان هبوا لعراق ولا دري عراق ولا وان. بەس مقەسەری ئەو هێزە چەکدارانەش نەبوون لەوێندە کە پشتیان ئەو خەڵکی کرد کاک عەبدولجەبار پێشتر زۆر لە فەیلقەکان هەموویان تەسلیم کردبوو پێش سەی هەشت بەڵێ لە 12 هەموویان تەسلیم کردەوە ئەسلیحە و هەمەڕوو ئەو ئەسلیحە چاکانەی عێراقی تازە لە ئەمریکاویەوە کەتەبە دەستی داعش برا ئێقەی ناکە بەس هێزی پێشمەرگە لەوێ هیچ شەڕی نەکرد هەڵات ئێ نەدەبایە هەندێک سزا بدرێن وەنیا ئەو خەڵکەیان وەکو مەڕ لە بەرامبەر بەرخدا گورگدانا بەڵێ هێزی پێشمەرگە شەڕی کرد بەڵام ئەو ئەسلیحەی پێبوو مقاومەی ئەو ئەسلیحەی نەبوو کلبەرە عێراق و کردبوو بە دەستی داعش عێراقیش بەخۆی هەمالی کرد یعنی ئەڕێکی مناسبی ڕەخساندە بوو لەوەی هەموو منطقەکە بکەوتە بەردەستی بەڕاستی کاک عەبدولجەبار لێرە ئەگەر سەیارەک مرورێک غەڵەتێک بکا وەزیری ناوەخۆی استقالە دەدا وایە نا یعنی منطقە 5,000 کەس سەربڕدرا و شوم بزر کرا و ئەوە بوو کە یەک بەرپرس نەدرا دادگا جەنابەت وەکو بەرپرسەشی دادوەری ئەو پاساوانە هەست پێ ناکەی پاساوی یعنی لایمە کەس شکایەتی نەبوو لەبەرەوەی تابعاتی دەولی هەبوو ئەوە دەبووە ئەو شکایەتە ئەم جەناب ناناسن بە زەوانەی کە خۆیان بە معنی دادەنێن و ڕێک و پێکمیلانی لو میلەتی خۆیانیش کرد بەیانتانی لە دەرەوەی وڵات بیدەنە مەحکەمەی لاهای دەولی بەرام عێراقیش لەوەی محکمەی جنایەتی دەولی عەظیمیە لێ ئیهمالیان کرد خۆی یعنی حکوومەتی عێراق ئیهمالی کرد بوو ئەحزابەکانی شیعی ئێران ئەوانە دەستەچیان هەبووە لەو وەزایە ئەتوو برازایەک تێ مدیری مەکتەبتە وایە نا نەخێ برازاد نییە هیچ برازاد نییە مدیری مەکتەبی نەخێ یەک دەقەبا ناوەکەی وەرگرم ئەی مدیری مەکتەب ناوی چییە یان یەکێک لە پاشەوە برازاکەت چ پلەیەکی هەیە لەگەرت هیچ پلەی ئەوە حیمایەمە ئەو کابرایە وەکو بەرپرسی نووسینگەت ئەوەیە ئەچێت ئەو دەنگۆیانە زۆر بەهێزە 3 سیارەی وەنەوشەی چووە ئایپادی سیارەکان ئەوە دەکاتن لایتەکان لێ دەکاتەوە دەستی دەفرۆشی عادی تێدێخ تۆ دڵنیای لەوە کاک عەبدولجەبار تۆ کابرایەکی کەسایەتێکی کاریگەری بڕیاردانی دڵنیامە لەوەی باشە منیش دڵنیام بەڵگەم لایە کاک عەبدولجەبار والله دەزانیت چییە کەس تەحقیقی لەو مەوزوعی نەکردیە هێشتا تحقیق نەکرا کاک عەبدولجەبار لەسەر ئەوەی کە بە مل زێرەڤانی داهاتیە
دانا بمل زێڕەبانیش دانهاتێ یعنی عەدەسەکە ڕوویدایە وایاننا حەدەثەکە معلوم نییە جارێک کەینێ ڕوودا دوو لای تەگۆڕایە نازە مسەجەلەکەشتە چووە ێ باش سێ سارەیە چۆن دەکرێت کاک عەبدوجەبار لە ناو سەرۆکاتی ئەنجومەنی دادوەری کێک کەسی نزیکی تو بچی ئەو کارە بکە و نەدرێتە دادگەش وە تەپسیش بکرێ کەسی نزیکی من ئای چێ و برا بە تۆمەتەکە ئاڕاستەی زیاتر ئەو برازایەتە هێز نانا قسە ئەسڵ ئەساسی نییە ناوی سامانە وایاننا ناوی چییە؟ سامانە برازاکەت نەخێر ئەی ناوی چیە کاکەوە ناو چکەی هەیە دیارە نازانێتەوە بابا بڕوا بکە برازایەکەت بە خۆت گوتت لەگەر پاسەوانتە برازایکی من پاسەوانە من دەینی بدەبە بەس ئەو تۆمە دوار کرایە کاک عەبدوجەبار ئەم دڵنیامەوە بە مل پاسەوانیتان داهینایە پاسەوە لە کاتێکە سویج لەکنەوان نییە سویج لەکنە تووە ئەمە 6 پاسەوانمان هەیە ئەی کوڕەکەت کاک عەبدوجەبار کوڕی کوڕەکەی تو لەگەرت پاسەوان نییە ویش نەخێر ئەوەی دەزانکۆی کۆلیژی پزیشکی دەوام دەکات ناوەڵەوە وا لەکنم دانیشتێ لە خۆی تەڵبەیە لە کولێ ئازانم وتیان بن دیوارە ئەگەر بە غەڵەت تێنەگەم ناشتانە نییە کاچم تۆ معلوماتانت بەغەڵەت وەرگتێنج لۆی جواب دەدەمەوە ئەم جەنابەت ناناسم بەس هەر چێوی خەڵک لە لای من ڕێزیە مەمنونم سوپاس دەکەم بەس کاک عەبدوجەبار ئەمیش ئەزانی چییە ئەم کابراایکی ڕۆژنامە نووسم ڕۆژنامە نووسیەوە ئیشی قورئانە من تێکەلی کەژمونە بەس کاک عەبدوجەبار لە قەزیە شەنگال ئەوە باز ناکەین بە هەر حاڵ بڵاو دەکەینەوە وەکو مەسەلەیەکی سیاسیە بەس ئەوە لە ناو دائیرەکەی تووە تو ئیجراعاتت نەکردیە ئەوە یعنی چۆن دەکرێت کاک عەبدوجەبار بەڕێزت سەرۆکی بەرزترین لووتکەی دادوەری لە ناو دائیرەکەی خۆت کەسی نزیکی خۆت شتەشی وا دەکات چۆن ئیجراعاتی لەگەر ناکەیت کاک عەبدوجەبار یعنی وڵات چۆن بەڕێوە دەچی بۆ شێوەیە وایاننا پشتیوانیە نەکرایە باشە ئەمە ئەوە لێ دەگەڕێن و ئەنجومەنی دادوەری لۆ دەیاندام و دەستگا لەوێن دەرەخە و مۆزوعی لە خۆمان لەناو خۆ حەلەکی لێ دەکەین ئەی بەس ئەوە ئەمە خەڵک حەق خۆیتی بزانی کاک عەبدوجەبار ئەوە شتێکی عائیلی نییە وایاننا عائیلی نییە و جەنابتە لە خۆ لەوێەوە باز دەکەی نازەم ئەو مۆزوعە دەچی یعنی تو پێت وایە ئەسڵ و ئەساسی نییە نە دەزانم دوو مسەجەلە یەک مسەجەلە خراپ بووە گۆڕە جارێت تا تاقیق لە مۆزوعەکەی نەکەی نازانێ مۆزوعە بەس ئەوی ئەمە زانیتمان کاک عەبدوجەبار دووسێ لە ئێستا سێ چار وەنەوشە بووە پێشترش گەلێک زۆر بووە بەس ئێستا سێ چارەکە وە تەپسیشتان کردە من بۆیە دەیکەم ئەگەنا زۆر تەبیعیە لە هەموو شوێنێک ئەو شتانە دەبی بەس ئیجراعات دەکرێت لەو وڵاتەی من دەژیم تاوان هەیە دزیگۆکی ئەوەیە بەس ئیجراعات دەکرێت بەس چۆن دەبی ئێوە ئیجراعات نەکەن کاکەم ئەمە مۆزوعەکە تا تحقیق تێدا نەکەین ناکرێت جواب دەینەوە مۆزوعەکەیمە مۆزوعی وچی دزی و ئەولا نییە یعنی تەپس نەکرایە کاک عەبدوجەبار تەپس نەکرایە سارەکەن حاکمان بۆ درایتەوە لە نتیجەی وەی گۆڕانکاری بۆ لەوانەیە دەعم بووبی لەوانەیە مسەجەل خراپ بووبی لەوانەیە گۆڕابی مەتەڵەن ئێستا سارێک لە کەمێندی ئیژنەکە دەسمە پیتەری دەیگۆڕن ئەوە هەیە بۆ تەریقانێ کاک عەبدوجەبار ئەی ڕێی چ بوو لەسەر ئەو زیندانیانەی بادینان و ئەو هەموو محکەمەی کرا عایدی نییە کاچیرە چۆن نایەتە لای ئێوە قەرارماندا نایەتە لای ئێوە هیچ لە تحقیقات و کۆتای من بەخۆم داوایانە دانیم هەیئات هەیە بەڵێ وای هەیئات قەراری لێ دەدەم ئەبەس تۆ سەرۆکی ئەنجومەنی هەست پێ ناکەی یعنی مەسەن پێنج ئەو هەموو زیندانیا هەموو دنیا گۆتی نائەدالەتە بەڵێ محاکمی هەموو دنیای هەیئات هەیە هەر هەیئە و اختصاصی خۆی هەیە جوابی مەوضوع هەیە ئەحوال شەخسیە عەمەلەیە هەیە هەیە محامینەیە هەیە دەعاوی متفەرقە هەیە هەیە عمل هەیە هەیئات هەیە جەزایی هەیە بەس کە تەمیز دەکرێتەوە ئازام دێتە لای ئێوە
وایانە نارم تەمیز حیاتێ يعني بەسەس پێ ناک ئەتو سەرۆکی ئەنجومەنی دادوەری ینی هەموو دنیا گوتی ئەوە نەعەدالەتی هەیە کاک عەبدوجەبار یعنی نەعەدالەتێکی زۆر گەورە بوو نوانتان والله من يعني ئەوەی بزانم کەس بەلاش لە هەرێمی کوردستان ناگیرێ و ئەگەر بگیرێەوە لە شوێنێکی لایمە قەرار ئەگەر لەو بەپێنە کەسێکی دانە و تەجریم ناکرێ باوەکە زۆر کەسە بووە ژیرایە بە شوبە بە توهمە بەردرایە و یان بە کەفالە بەدرایە یانی فراز کرا یان گەیشتیتە لایمە فراز کرا زۆرش قەزیەکان هەیە کاک عەبدوجەبارێت پێ دوایە دادپەروەری بوو ئەو شێوە دادگایی ئەو زیندانیانەی بادینان کە گوایە هەوڵی کۆدەتایاندایە کە گوایە مەسەلەن تاپڕیان لێگیرایە بە تاپڕی هەوڵی کۆدەتای کابینەی نوێیاندایە والله من يعني عزي جنابتم کرد بەس ئەمە قەرارات دەدەین بەس مەلەفەکان هاتە بەردەستی ئێوەش ینی بەڵێ ئەوی ئەدلەی مەلموس هەوی لە سەری حکم دەدەین غیری ئەدلە ئیفراز دەکرێت وە کەسیش بە پێی تاوانی خۆی عقوبە دەدێ و هەموو هەیئاتشە حاکمەکانیشمان هەموو حاکمی بەتوانانە هەرە من نیمە مەسەلەن حاکمی لە دووە کێس سلێمانی هەیە وایە کەرکووک هەیە بەس کاک عەبدوجەباری ئەنی کەس ئەوکەی کەس یعنی ئەوە زەجێژی زۆر گەورەی جیهانی دروست کرد کۆمەڵێک کەس لە فەیسبووکی هەندە ڕسمیان لێگیرا ڕسم بەچەک گوایە ئەوە لەگە برادرانی باکوورن هەندێک شت گیرا ئەوە لە میدیاکان بڵاوکراوە گوایە ئەوانە تەسەڕوبی ئەوی ئەمنیان کرد یعنی هەوڵی کۆدەتا کرات باشترین چەک ئەوە بوو کە تاپڕەشان دیتەوە ئیساری شێستەکان ئینگلیزی یعنی هەست پێ ناکەی ئەوە سومعەی ئەنجومەنی دادوەری دادگای هەرێمی کوردستان یەکجار لە کەدار کرد ئەمە محکەمەی تەدقیقی محکەمەی بەڵگەنامە و حجەجی نەوانە ئەوی بەخۆی اعترافی نەکردوی حکم ناد بەس کاک عەبدوجەبار گەنجەش وەکو شێروانی کە ئەنگۆ دەبی ببنە دادگا شوێنی عەدالەتە وایانە ئەو کوڕە لە ناو دادگا هاواری کرد گوتی هەڕەشەی دەستدرێژیکردن لە بۆ خێزانم کرایە یعنی ئەوانەی قسان دەکەن و قسانە خۆ ڕاست نییە یعنی زەرا بدە دوورەوە لەوانەیە لە هەولێر بەزەم شێروان دەناسم کاک عەبدوجەبار ببوورە شێروان دەناسم شێروان لەو کەسانە نییە بێ سومعەی خێزانی باز بکات لە میدیاکان بڵێ هەوڵی ئەوە درایە کاک عەبدوجەبار ئەو شتانە زۆرە لە ناو زیندان زۆر کەسێ لە بۆ قەتلێکی خۆی نەجاتدا پیاوی کوشتێ دەرێ ئەوە هاتیە تعدا لە خێزانم بەس کاک شێروان ڕۆژنامە نووسەکی زۆر معتەبەرە کاک ئەوە من لە هاوڕێمە دەیناسم لە نزیکەوە دەیان کەس ئەڵێ بە زوو وەکو عەرزم کردی ئەمە بەزە سە بەڵگە و ئەدلە قسان دەکەن کاک عەبدوجەبار دەیان کەس ئەڵێ بە زۆرم لێ بە تەعزیب بە من ئەتراف کرایە کاک عەبدوجەبار جگەلەوە نائەدالەتێکی زۆر گەورە هەیە ئێستا بە سەدان تەنکردنەوە دەڕوە بە ملیارها دۆلار دەدزرێت هیچ بەرپرسێک نادرێتە دادگا بەس ئەوانە ئەنگۆ تەزدیق دەکەن کە لەسەر حکومەکانیان گەنجێکی ئەو پۆلە گەنجە کە ئەوە ئەمنی قەومی کوردی خستە خەتەر لەبەر ئەوەی هەموو دنیای دانەی کرد ئەمن عەرزم کردی لە بیدات گوتم ئەوانەی متعەلقە بە دەعاوی بە سوڵتەی قەضایی ئەوانە ئاگادارم ئەوی دێمە وەکو سوڵتەی مستەقیل تەدەخولیش کەس ناکەن و کەس تەدەخولیشمان ناکە باوەڕ بەس دۆسیەکە هاتبووە لای ئێوە لە عەدالەتی سوڵتەی قەضایی و عەدالەتی ما ڕازیە من نازانم جەنابەت یعنی لە نزیکەوە نەمدیتی بەڵام هاتبای زۆر احتیادیە ئەمە چکە زۆر لە قونسوڵەکان هاتینە لام زۆر لە سوفەرا هاتینە و هەروە قونسوڵەکان هاتینە و سوحفیاتی وەکالاتیان با هاتینە و ڕۆژانە سەردانم هەیە ئەمەم متحیدە زوو دێت یعنی منەظەماتی لۆکالی و خارجی و هەموو دێن علاقاتمان هەیە لەسەر مۆزوعانە و باسی عەدالەت دەکەین و هەموو تەقیمەکی ئیجابیان کردێ باوەڕکە یعنی ئەی ئەو هەموو ئیدانە فەرمیێت چیە کاک ئەمە لەسەر کەیسی ئەو زیندانیان بادینان هیچ گەرمانیە بەس کاک ئەوەکو گوتم کە تەمیز دەکرێتەوە دێتە لای ئێوەش ئۆکەیتان کرد نارێمەوانەی تەمیز دەکرێتەوە ما هەرچی بەڵگە حجە ئیعتراف هەبی بەخۆی
اما طبعا حكم زدين خويا كمتان بتبريناك مثلا كابراك بري من دم زنابت ناوت سبو قادر نادر كا قادر نادر كا ياك بليم لسم كا قادر نادري لا كوجم سلاحي بي دمانسي بي لجفاني جيرا لدستي جيرا قسمي دامي درسوا اتوش كاد دكيلو كابرا وكابرا نابي بجيرا ديتوش حقتني بس او ادلاني بشاندرا يعني بس حقك أبي مثلا هي الصحفية مثلا قاتلة هي الصحفية لو رجعنا الجنوب من دالي خويدا نابي وبجيري نا کەس ناڵێ بەس کاک ئەو زۆر کۆمیدیا بوو کە کاتێک وتیان هەولی کۆدەتا کرایە لە کۆدەتاکە تا پڕ گیرایە أنا باسي كودتا وأنا نكلا براستي نانا ئەمن کاک عەبدوجەبار ئەمن دۆستەکەم دەکنا بڕوا بکە لە ناوی داژیایمە کاک گۆهدار زێباری گیرایە گوایە هەولی کۆدەتای دەکاتن تا پڕ ساڵی شەستەکان گیرایە کە تەقەی پێ ناکرێ بەس وەکو مەتحەف وەکو شتێکی ئەسەری لە ماڵی بووە باپیری بووە کاک شێروانی گوایە زانیاری دایتە گروپی عەفدەی شوبات لە سوید و لەگەر ئەمریشەکان دانیشتنی کردیە هەولی ئەمنی ئەو کۆدەتایاندایە ئەوە بە بەڵگە دیارە لە دادگا ئەوە کرا هەموو ئەوانی تر دۆستەکان یعنی خەبەر هەبووە لە میدیا بڵاو کرایتەوە نەوتی ئێنزادە دەبردرێت لەو کوڕەشی مەسعود بارزانی ئەوە هەموو دنیا دەزانی لە میدیا بڵاو بوویتەوە ئەویان بە خراپی ئەمنی قەومی دانا جناب داوي لسد السلطة الطوائي هذه من عملت سند لقاءات الصحفي مانيا بەڵێ جواب دايو ستة کاک عەبدوجەبار من قسەی کۆتاییم ئەوەیە یەک ئەوەی شنگال دەبڕم لەبەر وەکو ڕێزگرتن دوو ئەڵێن بەڕێزت لە فترەی بەر لە ڕاپەڕین کە سایدێکی زۆر پاک و دڵسۆز بووی من بە هیوام یعنی لە بۆ مزامەلەم نییە ئەوە بەڵام دوای ڕاپەڕین ئەنگۆ هەمووتان دادگاتان زەلیل کردیە هیوادارم دادوەرەکان هەمووتان هەنگاوەشکە بنێن قبول نەکەن ئەو هەموو سوکایەتیە بە دادگا دەکرێتن لا بالعكس باور كمان يعني بيش رابرين محامي بوما ئەوتیان باش رابرينش فترة محامي بوما دواي ويلا سد كفاوة بيستحق لە سلێمانی نازانم هەندە شتیان لەبۆ باس کردن کە کەسایەتێکی زۆر پاک بوو دڵسۆز بووی لەو پیشەکەی خۆت زۆر سپاس ممنون بەڵام ئێستا زۆر گلەیتان لێرێ کاک عەبدوجەبار هەرێم لە هەرێم يعني مواقفمان دیارە نا لاوازن نەکەرەت و هەموو دادوەران پێویستە جورئەتێک زیاتر بدەنە خۆتان قبول نەکەن ئەوەندە دەوائیرەکانتان سوکایەتی پێ بکرێ بەدەست ئەو دوو حیزبی سپاس دەکەم کاک عەبدوجەبار